ینی مەبەست ئەو بردومانانە کێسا تووشە دێکا ئەوانە کاکە ئەوانە کاریسان ئەوانە کارەساتن کارەسات نەک بە مەفهومی کارەسات ئێمە ئەبێ داوا لە هەموو ڕێکخراوەکانی ناوخۆ و دەولی و دەوروبەر و مرۆڤایەتی و دۆستانەکەین کە بە هەموو شێوێک ئەو کارێکی بێزرا و قێزەونە چونکە بەڕاستی وڵاتی تورکیا هیچ مافێکی نییە بێ لە عمقی لە قوڵای خاچێشتر وڵاتێشتر میلەتێکتر خەڵک بکوژێ بە هەر لەژێر هەر ناوێک بێ لەژێر هەر ناوێک بێ و مافەی نییە بۆیە ئەمە کارێکە بەڕاستی کارێکی بێزراوە کارێکی قێزەونە لە کارەساتەکانی مرۆڤایەتیەکە دروست دەکات دژینە بە هەموو شێوەیەک ئەو داوا بکرێت لە حکومەتی ناوەندی بەغدا چونکە خۆتان دەزان لە مەحفەلی دەولی حکومەتی بەغدا نوێنەرایەتی لە UN و لە مەحفەلە دەوریەکانەیە داوا بکرێت لە UN داوا بکرێت لە هاوپەیمانان داوا بکرێت لە ئیتحادی ئەوروپی کە تکایە لە عێراق خۆی داوا بکە حکومەتی عێراق داوا بکە کە بە هیچ شێوێک ئەو دەروجیلانانە بۆیان نەبی کە بێن مەشاکلەکانی خوان لە ناوەخوان حەلکەن مەشاکلەکانی خوان لە ناو سنووری وڵاتەکانی خوان حەلکەن بە هیچ شێوێک بۆیان نەبی کارەسات و کوشتن و بڕین و ئەم جۆرە تاوانانە لە وڵاتەکەی ئێمە دروستکەن چونکە شنگالیەکان خۆیان برینێکی زۆر قوڵی مرۆڤایەتیان لە جستەیە ئەم برینەمەنای بە بەردەوامی خوێنی لێ دەچۆڕێ هەر فاکتۆرێک لە فاکتۆرەکانی نائارامی نامێنێ هۆکارێک لە هۆکارەکانی نائارامی نامینێ هەرنا لە ئاسمانی شەوە ئەوان ناترسێن ئەو کاتە مەسەلەن مادام لە ئاسمان پارێزرابوون خەڵک دەبێ خەریک بن مەشاکلەکانی تریان حەلکەن مەشاکلان زۆرە بێلانەن بێخانون خانووەکانیان ڕووخاوە لە دەوروبەریان هەمووی ئەنواعی زۆری نەیار و دوژمن چاوی تێبڕیون مرۆڤایەتی هەموو شەرمەزارە لە بەرامبەر شنگال